لا توري كمي برنامج بانی باش کردستان بس لمالی آشان زمان گاهی که ویروسی کرونا روی لحظه کردستان کلی بس نکرد داین تندرستی رژه توجمنی انو گله دزدانی های ویروسی کرونا و هر وهم پیوست چون قربو بکرین و با نمالو خزانه کنن بگمان وردکاری گفتگوی ام بابت دکی نقل میوانه کمان که امروز به میانداری که کاوجن عثمان که سروکی سندیکای کارمندان تندرستی سلمانی بخیر بید بانی باش درست باز ببرد کارمندان تندرستی هاشوی پزیشکان آنیش ل ریزی پیشایی برگریدکردن بون ل ویروسی کرونا و تاثیرکردنی آنی که توشی کرونا بون مثل تا می‌بینم هیچ معروضاتی که تنها برتزده آنی که کارمندی تندرستی توشی ویروسی کرونا بوده. بله سرتا سپاس بۆ بۆ بەیانی NRT و بینەرانی NRTش باش دیارە کارمەندانی تەندروستی وەکو برا پزیشکەکان وەکو چین و توێژەکانی ناو ناوەندی تەندروستی هەر لە سەرەتای هاتنی کۆرۆنا بەشداریەکی گرنگ و کارایان هەبووە و کارمەندانی تەندروستی ژمارەی قوربانیان لەم ڕوبەڕووبوونەوەیەوە لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 25 پزیشک و کارمەند و فەرمانبەری ناو ناوەندی تەندروستی تاکو ئێستا بوونەتە قوربانی کە لەمە تقریبا 11 کارمەندی تەندروستیە و وەکوی کە چەند کارمەندی تەندروستی تووشی بەتای ڤایرۆسی کۆرۆنا بوو بێ لە ئێستا داتایەکی دەقیق نییە لەبەرەوەی ئەکسەریەتیان توش بووە کەم کارمەندی تەندروستی هەیە کەم پزیشک هەیە کەم فەرمانبەر هەیە ناو ناوەندی تەندروستی تووشی کۆرۆنا نەبوو بێت چکە خۆتە زانی مودەیەکی زۆری خایاندووە و بارودۆخەکەش لە سلێمانی جیاواز بوو لە شارەکانی تر نەخۆشەکان لێرە عەدەدیان زیاتر بوو و توشبووەکان عەدەدیان زیاتر بوو ئەمە وای کرد کە لەبەرەوەی بەریەکەوتنی مباشر لە بینی کارمەندانی تەندروستی و نەخۆشەکانە هەبوو بۆ ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی تووشی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون کە ڕەنبێ ئێستا نەتوانین ئامارەکە بە دەقیقی دیاری بکەین. بەڵێ ئەمە سەبارەت بە توژوانی کارمەندانی تەندروستی ئەمە بزانم ئەو کارمەندە تەندروستیانەی کە گیانیان لەدەست بوونەتە قوربانی ڤایرۆسی کۆرۆنا چونکە ئەوان بەرکەوتنی ڕاستەوخۆیان بە توژوانی ڤایرۆسی کۆرۆنا هەبووە. بەڵێ وەکو بۆم باس کردی لە سلێمانی نزیکەی 25 کەس بە کۆرۆنای گیانی لەدەستداوە بوونەتە قوربانی. ئاماری هەرێمی کوردستانم لەلان نییە بەڵام وەکو سلێمانی 25 کەسە لەم 25 کەسە 11 کارمەندی تەندروستیە ئەوانی تر پزیشک و فەرمانبەری ناو ناوەندی تەندروستین کە بەسپاسەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە ساڵی ڕابردوو تاکو ئێستا نیوەیان تقریبا نیوە کەمتریش بڕێک پارە بۆ کەس و کارەکان خەرج کراوە بە کوژمەی 5 میلیۆن دینار بەڵام بەشێکیان تاکو ئێستا بڕەپاریان وەرنەگرتووە ومێدم وایە کە لە ئایندەیەکی نزیکدا ئەوانش کە ئەو بڕەپارە بۆ کەس و کارەکان خەرج نەکراوە و مێنحەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە بتوانندرێ بۆیان خەرج کرێت. بەڵێ لە 2020ەوە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە باس لەو بەشە کرد کە بەشێکیان پەرایان بۆ خێزانەکان و قەربوویەک بۆ بنەماڵەکانیان کراوە ئەو بەشی کە بۆی نەکراوە پێویستە چۆن قەرەبوو بکرێتەوە پێ دوای لەکەیدا کە حکوومەت قەرەبووی ئەو خەرجکردنی ئەو بڕەپارەیە کاتوو بۆ منەماڵ و خێزانەکەی چونکە ئەمان لە ڕیزی پێشووی بەرگریکردن بوون لە ڤایرۆسی کۆرۆنا و پاراستنی هاونیشتیمانیان. بەڵێ خۆی ئێمە وەکو سندیکە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە چۆن لە شەڕی داعشدا پێشمەرگە بریندارە بوو یا شەهیدە بوو یا دەبۆ قوربانی حکوومەت ئاوڕێکی باشی لەدەدایەوە و هاوکاریان دەکردن یا زەویان پێئدان یا مینحەیەکیان دایان ئێمە داوامان کردو ئەمانی لە تەندروستیش چ پزیشک چ کارمەندی تەندروستی چ فەرمانبەری ناو ناوەندی تەندروستی کە لە ئەرکەکە تووشی کۆرۆنا بوو و گیانی لەدەستداوە حکوومەت هەم لە ڕووی مادیەوە تەعویزی بداتەوە هەم بکرێکە زەوی پێ بداوە بە شەهید ئەژمار کرێ بۆی بۆ پاشە ڕۆژ بۆ مناڵەکانی بۆ کەس و کارەکەی بتوانرێت ئاوڕێکی باشتری لێ بدرێتەوە هەنێ هەنگاو نراوە لەوانە وەکوی پێم وتی کە لە ڕووی مادیەوە 5 میلیۆن دینار بۆ هەرێکێک لە خێزانەکەی خەرج دەکرێت بەڵام ئەمەش بۆ بەشێکی کراوە بۆ بەشێکی نەکراوە وەکو مۆزۆعی زەوی و وەکو مۆزۆعیەوەی کە بە شەهید ئەژمار کرێ ئەوە نووسراو کراوە لە پەرلەمانی کوردستانیشە بۆی کە بە شەهید ئەژمارکرێن بەڵام وەکوی کە زەویان پێدرابێ یاخود ئاوردانەوەیەکی تر بەڕاستی لەو ڕۆ کەم تەرخەمی هەیە نەتوانراوە پێویست ئاوڕیان لێ بدرێتەوە. بەڵێ بەدوایان کەم تەرخەمیە ئەتوانرێت چارەسەر بکرێت؟ بەڵێ ئێمە داوامان لە وەزارەتی تەندروستی کردو بۆ پێی وەزارەتی تەندروستی نوێنەری ئێمە و ئێمە هەمومان فەرمانبەری ناو وەزارەتی تەندروستین لە ئەنجومەنی وەزیران ئیش لەسەر ئەم بابەتە بکە چونکە لە پارێزگاکانی تری عێراق ئەوانەی کە بە کۆرۆنا شەهید دەبن لە بەسڕە هەتاکو و کەرکووک هەموو ئەمانە زەویان پێدرێ نەک ئەوانی کە شەهید دەبن لە ڕوبەڕوونەی کۆرۆنا تەنانەت ئەو کارمەندە تەندروستیانە یا ئەو کەسانی کە لەناو کۆرۆنا کاریان کردو حکوومەتی عێراقی زەوی پێداون مینحەی پێداون
تەنانەت موچەکانیانی زیاد کردو بڵێ دەرماڵی زیاییەوە بیان لێرە هەنێ هەنگاو بەڕاستی وەکو پێویست نییە ئێمە داوامان چ لە وەزارەتی تەندروستی کردووە چ لە پارێزگاری سلێمانی چ لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەلایەنە پەیوەندیدارەکان داوامان کردووە کە هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق ئاور لەوانە بدەنەوە کە لە کۆرۆنا کارەکەن یاخود ئەوانی کە لە کۆرۆنا تووشی قوربانی بوون. بەڵێ هەم کارمەندانی تەندروستی هەم پزیشکانیش کە بۆ چارەسەری هاوڵاتیان ئەبێت پۆشاک و جلوبەرگی تایبەتیان لەبەردا بێت بۆی ئەوان تووشی ڤایرۆسەکە نەبن. بێگومان سەراوی کە بەرکەوتی ڕاستەخۆشیان هەیە ئایا ئەو پۆشاک و جلوبەرگە لەبەردەستدا بوو بۆ کارمەندانی تەندروستی؟ لە سەرەتا لەبەرەوەی ئەم ڤایرۆسی کۆرۆنا شتێکی تازە بوو و پێ ئاشنا نەبووین پێداویستیەکان وەکو پێویست لە بەردەمان نەبوو بۆ نمونە جلوبەرگ نەبوو یا ئەو پێداویستیانە یا جیهاز و ئەو کەلوپەلانی کە بەکاردێ یا موادی تاقیمان وەکو پێویست نەبوو ڕێژێکی دیاریکراو هەبوو بەڵام ئەتوانم بڵم ئێستا جلوبەرگ هەیە پێداویستی هەیە کەلوپەل هەیە و تا ڕادێکی ڕاهاتوین لەگەڵ بارودۆخەکە بیدایەت کە کۆرۆنا ڕووی لە منتیقی ئێمە کرد لە شوێنێکی وەکو سلێمانی لە عێراقا ئێمە زۆرترین نەخۆشمان هەبوو زۆرترین بەرکەوتەمان هەبوو کەم بوون ئەوانەی کە یانوێرە لە کۆرۆنا ئیش بکەن ینی من بیرم دێت لە نەخۆشخانەکان دەگەڕین زۆربەی فەرمانبەرەکان یا کارمەندە تەندروستیەکان ئەوانەی تەمەنیان هەبوو یا ئەوانەی نەخۆش بوون یا هەندێکیش ئامادەیانتیان هەبوو کە لەم شوێنە کار بکەن بەشێکی بە خۆبەخش پڕکرایەوە ئێستاشەگە سەرێکی نەخۆشخانەکانی کۆرۆنا بکەیت چ لە سلێمانی چ لە دەوروبەری سلێمانی بەشێک لەوانی کە ئیشی تیاکەن خۆبەخشە بۆیە بڵێ لە بیدایەتەوە کەم و کورتی زۆر هەبوو بەڵام ئێستا توانم بڵم چ لە کارمەند چ لە پزیشک چ لە ئامێر چ لە جلوبەرگەوانە ئامادەکاری تەواو هەیە ئێستا. سەبارەت بۆ ئەوەی کە ئاماژە پێکرد خۆبەخشیش هەبووە مە بزانم لەگەڵەوەی کە خۆبەخشە بۆ کارمەندانی تەندروستیش ئایا ئەو ڕێژەی پڕکردوتەوە لە ئاست چارەسەرکردنی توژبانی کۆرۆنا بۆ بێت کە بەتایبەت مودێ کۆرۆنا زۆر لە هەڵکشاندا بوو خەڵکێکی زۆر تووشی بوو. خۆی تەندروستی سلێمانی ئەگە من بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی باسکەم بە گوێری ئەو ئاماری کە خۆیان هەیەە مەفروزە 26,000 فەرمانبەریان هەبێ بڵێ لە پزیشکەوە تاوەکو فەرمانبەرێک پێویستە 26,000 میلاکیان هەبێ بەڵام تەندروستی سلێمانی لە ئێستا 13,400 میلاکی هەیە واتە خۆی لە 150 میلاکەکەی نەقسی هەیە جگە لەوە ئەو فەرمانبەرانی کە هەیەی یا و کارمەندە تەندروستیانی کە لەناو ناوەندی تەندروستی کارەکەن بەهۆی بایکۆتی دەوام و بەهۆی قەیرانی داراییەوە نیوەی دەوامەکەکەن یا جاریوای لە نیوە کەمتریش دەوامەکە ئەکرێ ئەمە وای کردووە بڵێ سەرچاوە مرۆیەکانی ناو ناوەندی تەندروستی نەتوانن وەکو پێویست ئەو خزمەتی کە لەسەر شانیانە پێشکەشی هاوڵاتیانیکەن جگەل لەوەی کە ئەم ڕێژەکەمە کە لە کارمەندانی تەندروستی هەیە و ئەم ڕێژەکەمە لە دەوام هەیە بەشێکی زۆری کارمەندانی تەندروستی تەمەنیان هەڵکشاوە سیرەکەی 30 ساڵ 35 ساڵ خزمەتی هەیە کەچی ناتوانین لە دەوامی شەو بیێنیتەوە دەوامی ڕۆژ لە بەروی کەس نیە شوێنەکانە بۆ پڕکاتەوە یا لە خەسخانەیەکی گەورەیە لە فریاکەوتنایە یا لە ناو ئەمبۆڵانسایە یا لە سوتاویە یا لە شوێنێکی وەکو مناڵان و مناڵبوونە ناتوانانی بیگۆزیتەوە بۆ ماڵبندێک یا بۆ سنتەرێک لە بەرەوەی ئەگەر بیگوازیتەوە ئەم شوێنە قاوشەکەی پەیچێکەوێ یا عملیاتەکە یا ئەو بەشێکە خزمەتگوزاری تەندروستی تا پێشکەشەکێ پەیچی ئەکەوێ بۆیە لە ڕووی میلاک و لە ڕووی ژمارەوە نەقسێکی زۆر هەیە لە ناو ناوەندی تەندروستی هەر ئەمە شەوای کردو کە کەرتی گشتی نەقسێکی زۆری پێوە دیاربێەوە کەرتی تایبەت گەشەیەکی زیاتر بکات بەداخەوە هەچەنە میلاکێکی زۆر لە دوای قەیرانی شۆ نەک پێش قەیران میلاکێکی زۆری ناوەندی تەندروستی کەم بۆتەوە یا فەوتاوە ژمارەیەکی زۆر خانەنشین بوون ژمارەیەکی زۆر لە ژیانە نەماون ژمارەیەکی زۆر یا فەسڵ کراون یا بە هەر هۆیەک لەسەر کار نەماون ژمارەیەکی تریش ئیجازەی دوور و درێژیان کردو هەیە 5 ساڵ ئیجازەی بدون ڕاتبی کردوواتە بەبێ موچە مۆڵەتی وەرگتووە بەڵام شوێنەکانیان پڕ نەکراوەتەوە گە پڕیشکرابێتەوە ینی هەوڵێکی زۆر کەمە ئەوەندەی من بزانم لە دوای قەیرانەوە لە دوای 2014ەوە نزیکەی 8,000 میلاکی وەزارەتی تەندروستی کەمی کردووە بەڵام حکوومەتی هەرێم نهاتووە میلاکە پڕکاتەوە بۆیە نەقسێکی زۆر هەیە و لە کۆرۆناشە زۆر پێمانەوە دیار بوو جگەلەوەی کە کۆرۆنا شتێکی تازە بوو و ترسناک بوو بیدایەت کارمەندەکان و پزیشکەکان و فەرمانبەرەکان نیانوێرە هەموو کەس نەیوێرە دەوامی تیابکە یا خزمەتی تیابکە زۆرێک فیراریەکە یعنی لە دەوامەکە خۆی دەشاردەوە بەڵام ناچار بووین
بەشێکیان بە خۆبەخشەکان پڕکەینەوە کۆمەڵە کارمەندی دڵسۆزی خۆبەخش هەبوو کە ئێستا هەر بەردەوامن شوێنی ئەمانیان پڕ کردەوە و ئێستا گەرسێرێکی بەشی چاودێری وتکەی بەشی نەخۆشخانەی شەیدی ئەمنکەی یا کلینیکی بینینی نەخۆشی کۆرۆناکەی ئەکسەرەتیان خۆبەخشن. هەوڵێک درا لە ئەم ساڵدا لە سەرەتای ئەم ساڵدا و لە حکوومەتی هەرێم 500 کەس بۆ هەموو هەرێمی کوردستان کرا بەگرێ بەست 125 کەسی بەر تەندروستی سلێمانی کەوت 30 کەسی بەر بڵێ هەڵەبجە کەوت بەر ڕانیە کەوت بەر گەرمیان کەوت لەوە 125 بەر تەندروستی سلێمانی کەوت 70 کەسی درا بۆ کارمەندە خۆبەخشانی کە ئیشیان بێهۆشکارە و لەسەر جیازی تەنەفسی سناعی ئیشەکەن ئەوی تریشی درا بۆ مێرسانی کە لە قاوشەکان خزمەتی نەخۆشی کۆرۆناکە. بەڵێ باست لە گرێبەست کرد ئەمە بزانام ئەوانەی کە کارمەندانی گرێبەستن لە چ کاتێکدا دادەمەزرێن دانامەزرێن ئەوان یاخود ئەوانەیە و خۆبەخش کار دەکەن ئەی ئەوان شکرێن بە گرێبەست؟ خۆی ئێمە جگە لە فەرمانبەری هەمیشەییمان هەیە گرێبەستمان هەیە نزیکەی 600 گرێبەست لە سلێمانی هەیە خۆی بە گوێرەی قانونی پەرلەمان ئەبێت لە دوای 3 ساڵ ئەمانە بم بە فەرمانبەری هەمیشەیی بەڵام ئێمە گرێبەستمان هەیە 7 ساڵە گرێبەستمان هەیە 9 ساڵە بەهۆی قەیرانەوە حکوومەت تاکو ێستا ئاوڕێ لە گرێبەستەکان نایەوەتەوە کە مەزڵمێکی زۆرە لەم گرێبەستان ناکرێت تۆ هەر هەموو ساڵە گرێبەستەکەی بۆ تازاکەیتەوە هەر موچەکەی ئەدەی تێ هەر لە لای تۆ دەوامەکە و خزمەتەکە ئەکا بۆچی نایکی بە هەمیشەیی یعنی ئەمانە زۆر دەمێکە لە ڕووی قانونی و حکوومەتی هەرێم بەڕاستی خەدرێکی زۆری لەمانە کردووە مەفروزە گرێبەستەکان بکرێن بە هەمیشەیی و ئەو خۆبەخشانش کە شوێنی بەتاڵیان پڕ کردوتەوە میلاکی بەتاڵیان پڕ کردوتەوە مەفروز ئەوانش بکرێن بە گرێبەست یاخود بکرێن بە دامەزراندنی هەمیشەیی زۆر زەرورە بکرێن بە گرێبەست ئێمە پێشنیارێکمان بەرز کردوتەوە بۆ حکوومەت بە چەندجار لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و لە وەزارەت وەکو سندیکای خۆمان چەندجار مناقەشەمان کردووە زۆر کەس و لایەنمان لێ ئاگادار کردوتەوە کە ئەم میلاکە فەوتاوانە ئەکرێ پڕکرێتەوە ئێستا سەدان کەس موچەی مۆڵەتی بێ موچەوەرەکەن تیاتی 5 ساڵە ئێستا بۆ منە کارمەندی تەندروستیە موچەکەی 1.5 ملیۆنە یا 1.5 ملیۆن ڕۆبێکە 5 ساڵ نایەتەوە بۆ دەوام ئیجازەی بدون ڕات بکە ئەگەر حکوومەت دەتوانێت بەمە 4 کارمەندی تەندروستی بکاتە شوێنی بۆ ماوەی کاتی هیچی تێناچێ هەر ئەو پارەیە کە لە بدون ڕات بکە دەبڕێ توانین 4 کەسی تری پێ بکەی بە گرێبەست بەڵام بەداخەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی هەنگاویان لەم بارەوە نەناوە و پلانێکی ئەو تۆیان نییە ئومێدم وایە کە بتوانن ئیش لەسەر ئەمە بکەن و بەشێک لەو کارمەندە خۆبەخشانە بکەنە شوێنی ئەوانی کە میلاکەکانیان جێشتەوە باش ئەمەژە بۆ کرد کارمەندە 7 ساڵە گرێبەستە لەگەڵ شاکە موچەشی بۆ سەرفەکرێت بەڵام نەکراوە بە هەمیشەی پێ دوایە لە چ کاتێکدا کە دەبێت بکرێت پێ دوایە لە چ کاتێکدا حکومەت پلانێک استراتیژیە بێت کە بتوانرێت هەم فەرمانبەر و کارمەندانە دامەزرێنێت لە هەمان کاتدا ئەوانەی کە خۆبەخشیشن هەم پارەیان بۆ سەرف بکرێت هەم ئەمانیش هەر نەبێت و گرێبەستێک دامەزرێت لەو کاتی کە نەخسێکی زۆر هەیە لەو کاتی کە حکوومەت سەرچاو مرۆیەکانی کەم بۆتەوە و توانای نییە لە کارتی گشتی خزمەتێکی پێویست پێشکەشکە مەفروزە میلاکەکەی خۆی زیاد بکە ڕاستە قەیران هەیە و موچەی پێنادرێ و وەزعی حکوومەت لە ڕووی داراییەوە تا ڕادێک باش نییە بەڵام خۆ هەنێک شت هەیە وەکو پێم وتی ینی بەس پلانیەوێ ینی شت نییە پارێکی وای تێ بچێت سەرباریەوەی کە لە هەموو دنیا تەندروستی بەهۆی کۆرۆناوە بەهۆی بارودۆخی تەندروستیەوە تاعیناتی بۆ زیاد کراوە تەنانەت لە شوێنێکی وەکو بەریتانیا وەکو تورکیا تەقاوتەکانی شەنجێڕایەوە عەدەدی فەرمانبەرانیان زیاد کرد بڕۆ بۆ کەرکووک هەتاوەکو بەسڕە دەرچوانی 2020 بۆ پێشەوە هەمووی دامەزرێنران خۆ حکوومەتی عێراقیش هەر قەیرانیە و هەر کێشەی هەیە بەڵام لە هەموو شوێنێک دامەزراندنی ڕاگرت بێ لە تەندروستی نەیوەساندەوە بەس حکوومەتی هەرێم بەداخەوە لە کەرتی تەندروستی هیچ بەرنامەیەکی بۆ دامەزراندن و بۆ ئەو کەسانە نییە کە تەخەڕوجیان کردووە ئاناخان منەمێ پێت بڵێم لە شارێکی وەکو سلێمانی لە دەور و سلێمانی بڵێ لە بە قەزا و ناحیەکانیەوە ئێمە زیاد لە 10,000 دەرچوومان هەیە لە بەشە تەندروستیەکان لە کۆلێژ و پەیمانگە حکوومەت پلانیشی نییە بۆ ئەمە ئێستا من لە 50 جێگەوە تەخەڕوج دێت دەبن بە ئەندام لە سندیکاکەی من لە کۆلێژە تەندروستیەکان لە پەیمانگە حکومیە تەندروستیەکان و لە پەیمانگە ئەهلیەکان پەیمانگە هەیە لە یەک ساڵە 300 یاریدەی دەرمانساز بۆ من تەخەڕوج پێکە یا پەرستار بۆ من تەخەڕوج پێکات یعنی تۆ 300 کەس لە یەک پەیمانگەی ئەهلی ساڵانە بۆ من دەنێری تۆ لە سلێمانی 300 سەیدە لێ هەیە یعنی هیچ منطقیتیان نیە حکومەت پلانی نیە ئەو هەموو تەخەڕوجان نێرێ هەمووی دەبێتە کەڵەکە بوو لە کەرتی گشتی دای نامەزرێنێ لە کەرتی تایبەت
تەخەڕوجێکی زۆر دێ و ئەوانەی کە تەخەڕوجەکەن ئەوە نین کە لە بازاڕە خواستی لەسەر بێ. یعنیمە زۆر جارداوامان لە برادران کردووە لە پەیمانگاکان لە زانکۆکەکان لە جەماعەتی خوێندنی باڵا داوامان لێ کردوون کە هەوڵبن کەمترین عدد لەم پەیمانگا پزیشکیانە وەربگرن ئەوانەی کە پێویست نین بە تایبەتی، چونکە ئێمە دواتر نازانین چیان لێ بکەین، ئەبن بە کەڵەکە بوو نازانین چیان لێ بکەین، وەگەر دامەزراندنیش کرێتەوە هەنێ عینوان هەیە لە تەندروستی هیچ پێویست پێی نییە، ئەو هەتاکو تەخدیرێک وەستا بێ هەتاوەکو پەرستارێک وەستا بێ کەتی گشتی پێویستی بە عینوانەکانی تر نییە. بۆیە چ وەزارەتی تەندروستی خۆی پلانی نییە بۆ ئەم بارودۆخە و وەزارەتی خوێندنی باڵاش نییە و حکوومەتیش لەبەر قەیران و لەبەرمە نایپەرجێتە سەر ئەم بابەتە کە ئێمە قسەیان لەگەڵەکەین لەگەڵ خوێندنی باڵا ئەڵێ لە بەرەوەی تەخەڕوجێکی زۆری پۆلی شەش هەیە جێ نابێتەوە لە زانکۆ پەیمانگاکان مەفروزە لەم شوێنانە عدەدێکی زۆر وەرگین. ئێمەش دڵین کاکە ئێوە عدەدە زۆرە وەردەگرن لە ساڵێکە 1000 کەس 1500 کەس تەخەڕوج پێ دەکەی ئێمە نازانین چی لێ بکەین. وای لێ هاتووە ئێمەسە بۆ ئەوەی کە هەلی کار بدۆزینەوە لە دەرگای کەرتی تایبەتە دەین. ئێستا من بۆ خۆم ڕۆژانە سەردانی نەخۆشخانە ئەهلیەکانەکەم، سەردانی ئەو شوێنانەکەم کە خاوەنی بڵی کۆمپانیەکانەکەم، سەردانی کارگەکانەکەین، سەردانی مەعمەلی شیشە چیمەنتۆیە، کۆمپانیەکانی بواری نەوتە ئەو شوێنانەیە. ئێستا بە قانونی عملی عراقی لە هەر شوێنێک 50 کرێکاری تیا بێت دەبێت تیمێکی تەندروستی تیا بێ یا کەسێکی تیا بێ بۆ سەلامەی میهەنی و بۆ بواری تەندروستی. زۆر ئیژەیە کە لە بازاڕاکرێ ئێمە دەستی بۆ بین بۆی بتوانین هەلی کاری بۆ بدۆزینەوە. بۆ نمونە من ئەم ساڵ دەستمان بردو بۆ پیشەی گیا دەرمانی بە قانونی عێراقی و بە قانونی هەرێم کارمەندی تەندروستی لەگەڵ پزیشکی دەرمانساز و ئەمانە بۆیان هەیە ئەم پیشەیە بکەن. 300 دوکان لە سلێمانی هیچ مۆڵەتیان نییە و بڕوانامەیان نییە و ئیشاکەن. ئێستا ئێمە دەستمان بۆ بردو ڕێکی خەینەوە و خەڵکانێکیش هەلی کاریان بۆ ئەدۆزینەوە. بەڵام ئێمە تاکەی یعنی بەم شێوەیە بۆی حکوومەت پێویستە پلانی هەبێت لەوەی کە ئەو میلاکە بەتاڵانی خۆی لە کەرتی گشتی پڕ بکاتەوە و شوێنی ئەوانەی کە موچەی بێمۆڵەتەکەن بڵێ مۆڵەت بە بێموچە ئەەکەن بۆ مودێکی دوور درێژ بە خەڵکانێکی خۆبەخشەکان پڕکاتەوە و لە هەمان کاتشە لە کەرتی تایبەت ئیجباری کە هەلی کاری زیاتر بڕەخسێنێ و بەرنمەیەکدا بڕێژرێتەوە نەک کەسێک لە کەرتی تایبەتیش و کلینیکی تایبەتی خۆشی هەبێ و لە بەیانیانیش کەسێک سێ ئیشی هەبێ بە هەزاران کەسیش هیچ ئیشێکی نەبێ. بۆ ئێمە وەکو سەندیکا هەنگاوی باشمان لەو ڕۆناوە و پێویستی بۆیە کە حکوومەتیش بێتە سەرخەت. زۆر سپاس بۆ کاکاژین ئەسمان سەرۆکی سەندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی. سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی.